سڵاو ئەم کاتتان باش زارێکی دیکە خاوەن بڕوانامەکانی ماستەر و دکتۆرا لە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران گربوونەوە داوای شایستەدارەکانیان دەکەن. سڵاو دەبێت دەمێنێت بپرسم بەڕێستان هەڵگری کامە بڕوانامە؟ ئەگری بڕانامی ماستەرم لە سابڵێ 2015 تاوامان کردووە کۆمەڵێک هەموو مامۆستا بەڕێزان هەڵگری بڕانامی ماستەر و دکتۆران ڕێنمایی 38 دەرچووە 2013 کە تایبەتە بە سەرفکردنی کۆمەڵی شایستەی داراییە بۆ ئەو خوێندکارانی کە لەسەر نەفەقەی خۆمان کە نەفەقە خاصە درێژەمان بە خوێندندا لە دەروی وڵات لە بیدایی دەرچوونی ڕێنماییەکە کۆمەڵێک خوێندکار و قوتابی مستەفید بوون ئیسفادەیان کرد ڕێنماییەکەیان ئەوە کرد شایستەکانی خۆیان وەرگرت بەڵام ئێمە کۆمەڵێک تەڵەبەی کە ژمارەیەکی کەمین شایستەکانی خۆمان وەرنەگرتووە و داوای مافەکانی خۆمانەکە. چەندمی زار؟ وڵی زیاد لە 5-6 جارە ساڵانە دێن لێرە کۆبوونەوە ئەنجامە دێنن بەڵام ماوەی ڕابردووە چەند ساڵی ڕابردووە بۆی ڕەچاوکردنی قەیرانی داراییەوە نەماتوان گردبوونەوە بکەین بەڵام ئێستا وەکی معلومی هەموو لایەکە باری دارایی حکومەت بەرەو باشبوون دەچێت ئێمەش بە فرسەتمان زانی کە لەم کاتەدا داوای مافەکانی خۆمان بکەین. سڵاو دەبێت تۆ خاوەنی بڕوانامە؟ طبعا معلومی زەنابتانە ئەوەی لێرە خوڕبووینەوە جەماعەتی نەفەقە خاسەین یان بە شێوە عاشاریەکە دەگرێت جیرفانسازی ئەوانەیە کە جەماعەتی تواناسازی بندیارە ماگانە پارە خۆیان وەردەگرت دوایەوەیەوە ئەو بڕیارە دەرچوو لە نۆی 2013 شایستەدارەکانی ئێمە بدرێتەوە کە مۆڵەتی فەرمیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتەوە لە دەرەوەی حکوومەتی لە دەرەوەی کوردستان خوێندومانە ئیکە لە 2013 ئەو بڕیارە هەیە هەتا ئێستا نزیک 290 کەس نزیک 300 کەس وەری گرتووە نزیک 700 کەس ماوەتەوە هەر جاری بە بیانوەیەک ڕایان گرتووە جارێک بە ناوی شەڕی داعش ڕایان گرت پاشان دەستیان پێکردەوە مانژی 10 کەس 12 کەسیان بەڕێ دەکرد ئێستا لە 2020 ڕایان گرتەوە بۆیە داواکاریمە لە حکوومەتی هەرێم ئەوەیە وەکو چۆن خۆیان دەرێن داهات زیادی کردو و 1 ملیار قەرزمان داوەتەوە با قەرزەکانی ئێمەش بدەنەوە ئەی حکوومەت قەرزاری ئێمەش نییە ئێمە لەسەر ڕاستبەردەی ئەوە ڕۆیشتن خوێندومانە داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کەەوە شایستەدارەکانی خۆمان بۆ سرف بکە و سوپاسان دەکەن. ئەوەی دەبینین ئەمە دیمەنی ئەو خاوەن بڕوانامانن کە ئێستا لە بەردەم ئەنجومەنی وەزیرانن داوای شایستەدارایەکانیان دەکەن. من دەمەوێت بسملای ئەچێکی دیکە مامۆستا جان سڵاو دەبێت لەبەرێستان خاوەن چ بڕوانامەکەن و چەند ساڵە تاوتان کردووە و چەندەمین جارە داوای ئەو شایستەدارەیە دەکەن؟ لە ساڵی 2011 دەستمان بە خوێندن کرد لە وڵاتی لوبنان لە ساڵی 2014 تەواو بووین لەو کاتەوە کە بڕەپارەیەکە بوو شایستەدارایەکان بۆ ئەو خوێندکارانە بۆ ئەو قوتابیانە سەرف بکرێت کە لە دەرەوەی وڵات درێژیان بە خوێندن داوە لەسەر مەسروفات و حساباتی خۆیان کە ناسراوە ئەم ڕێنمایە بە ڕێنمایی گیرفانسازی بۆیە هەر لەو کاتەوە چەندین جار هەوڵ درراوە ئەم کۆبوونەوانە کراوە لێرە بە زۆر ویستراوە مافەکە دابین بکەن دە مافی خۆمان وەربگرین نەیانداوە پێمان تا ئیمڕۆ کە چەندین بڕیاری پێدەرچۆ بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاری وەزارەتی دارایی بەڵام هەر جارەی بە بیانوەیەک شتێکیان خستۆتە پێشەوە کە نەدراوە پێمان. بەکەم مادەم بڕیاری پێدەرچووە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییەوە بۆ بڕیار دەردەکەن بۆ خەرجی ناکەن ئێوە زانیاریتانەیە بە دوادان سوستان کرد؟ ئەو شتێکی ئێمە ئاگامان لێە و ئەزانین لە ساڵی وابزەم 2013 بوو کە بڕی 25 ملیۆن دۆلار سرف کرا بۆ ئەم نەفەقە خاسەیە بۆ ئەم خوێندنەکە لەسەر مەسروفاتی خۆت کردوتە بۆ ئەوەی بە یەک جار کۆتایی پێبێ بەڵام لە ساڵی 2014 بە بیانووی ئەوەی کە زروف باش نییە باری دارایی باش نییە شەڕی داعش هاتۆتە پێشەوە دواخرا بەڵام جارێکی تر دەستی پێکردەوە بە دوای 3-4 گردبوونەوە بەم شێوەیە کە گردبوونەوە کرا هەر لەم جێگەیە هەتا جارێکیان بۆ هۆی ئەوەی ڕێگرتنی ئەم ڕێگەی ئەم شەستێژ قەرەباڵغێکی زۆریش دروست بوو کە پێشمان ناخۆش بوو بەڵام دەست پێکرایەوە کە وایەن بڕیاردا لە هەر مانگێکدا 200 ملیۆن تەرخان کرا بۆ ئێمە لە هەر مانگێکدا 10 کەس 12 کەس وەری دەگرت هەتاکو سەرەتای 2020 بەردەوام بوو بەڵام لە دوای ئەوە یەکجاری جارێکی تر ڕاوەستایەوە هیچ بیانوێک نییە تەنها دەڵێن پارەمان نییە بەڵام ئێستاش دیارە ئەزانین باری دارایی کوردستان باش بووە پارە داهات زیادی کردو بۆیە ئەم جارە جارێکی تریان هاتوینەوە ئەم ڕێگەی بگرینە بەر بۆ ئەوەی بتوانین مافەکانی خۆمان وەربگرین. وەڵاهی زۆر گەشتبین نین لەبەر ئەوەی کە چەندین جاری تر بەو شێوەیە وعدمان پێدرا و نەچۆتە سەر. من دەسمای هەیەکی دیکە سڵاو دەبێت تۆ چەند ساڵە خوێندنت تەواو کردووە و چ بڕوانامەکەت بەدەست هێناوە؟
من لە 2015 خوێندنم تەواو کردووە لە وڵاتی میسر لە کولەی تیجارە لە جامی قەناتی سویس. طبعا ئێمە کە ڕۆیشتین لەسەر گیرفانی خۆمان ڕۆیشتین، ئەمانەش هەمومان بەچی ئەناسرین بە گیرفانسازی وەلە وشەیەکی جوان نییە بە حەقەت پێویست و ناوێت جوانتری بۆ هەڵبژێردرێت، بەڵامی تروا ئەو ناوەی بۆ دانراوە. لە 2015 کە هاتوینەتەوە تا ئێستا ئێمە چاوەڕێ ئەوەین کە شایستەدارایەکانمان بدرێتە، بەڵام هەتا ئێستا پێمان نەدراوە، چونکە ئێمە هەمومان ئیجازە دراسی بوونە، قەرار بوو حکومەت مانگانە بڕێ پارەمان بۆ بڕێتەوە، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە وازی لەوە هێنا وتی ئێستا قەیرانی دارایی و ناتوانین، بەڵام ئێستا ئێمە هەستەکەن کە قەیرانی دارایی نەماوە کە کۆمەڵی پرۆژە کراوەتەوە کە داهاتی حکومەت زۆر باشە الحەمدوللا، بۆیە ئێمە داواکارین لە حکومەت یاریمی کوردستان بتوانێ وەکو هاوشێوەکانمان ئەو شایستەدارایانەمان بۆ خەرج بکات. گەڕبەتەنەوەی گوێتانێ بوو ئەمە خاوەن بڕوانامەی ماستەر دکتۆرەکان بن، خۆیان باز دەکەن چەندی ساڵە خوێندنیان تاوا کردەوە، ئێستا لە بەردەبی ئەنجومی نیوزیلند داوای شایستەداراییەکانی دەکەن.